دەمباش تەماشاوانی نێژار ڕێگریەن بەغدا ji بۆ şandina çekan بۆ herêma Kurdistanê. Îro Mesrûr Barzanî şêwermendê civata asayîşa herêma Kurdistanê li Brukselya paytextê Belçîka û bi tehdît li Parlemanê Ewropa bû endamên Yeketiya Ewropa gotarek pêşkêş kir. Di gotara xwe de behsê şerê Kurdan li dijî tîrorê kir. Gelek pirsên girîng azrandin. Ciwana jî behsên kir ku Bexda sera rewiyekî heta nûkê yek talqa jî nedayêza pêşmergên Kurdistan bû ci herêma Kurdistanê biriya qeyrana darayê li herêmê dirûst di heman dem de ev zextê jî texîte ser welatên Ewropa ku dixwazin yarmetiya serbazî bû herêma Kurdistanê bişînin. Behsên dê dike got ku rêgiriyê ji hatina van çekan dikin bu herêma Kurdistanê. Gelo merema Bexda ji vê yekê çi ye bû rêgiriyê dike. Di demekê de ku Mesrûr Barzanî dibêje di çend saetekan da 5 firqên artişa Iraqê gel firqeka polîsên federalî bi dehan hezar musalihên Iraqî çekên xwe avêtin û reviyan ew ê keftiye destê Daeş xwedê zanîn çi bi serî hat hûndek hatine afêkirin û hatine tûbe hate pêkirin wek ew dibêjin. Ev çekê giran jî hemû kefte تانگ بصدان همار و نظامچی کفت دزداش نکوی چکی خره به دولامن کرداوند پقینید لروش آواو لباشور کردستانه. ولی برزن مسرور بارزانی شورمندی آسایش نتوی آسایش هرمی کردستان. امرو لپارلمانی یکتی اروپا لبروکسلی پایتختی بلژیکا لمر دو پیشات کن لستای روشی هرمی کردستان دبته بتی شر دیجیت داعش گوتارک پیشکش کرد. لگوتارکه باستواکا که عراق حکومت عراق کاربدستانی بغدا فشار اخنا سر ولاتانی اروپا که اولاتانی ایانوی یارمتی سربازی پیشکی شهری کردستان بکن لشر لدجی چکدارانی داعش. ale حتی بغداش بگومان نک سر رای او که زخت اخت سر ولات اروپا کن حتی بغداش حولی واش دا قیران لدوای قیران لهرمی کردستانیش دروست که دوای او که هرمی کردستان ل شرکی زور تندای برانبر چکدارانی داعش باز یواشکه که چون یکیتی اروپا ولاتان یکیتی اروپا یارمتی سربازی پیشکشی پیشمرگی کن پیوسته بمشی و پیشکشی یه پگه کوبانی شکن که ل برانبر رکراوی داعش ل شرکی تندای بگمان بشکی گشتی باسی روشی کردستان که به تحدید او بابت گرینگه بو بغداد گری ل هاتنی یارمت سربازی کنه که بو هرمی کردستان لکاته که بغداد لچند ساعتی که 5 فرقی ارتشی عراق لگلیک فرقی پلیسی فدرالی تسلیمی چکدارانی داعش بان او رایکت او ما تو بیان پیکت کجرا سری برا نظام چتا دوای بصدان همر بدیان دبا به هموی لدستی چکدارانی داعش بیشگه لطوپی قرص و اعتادی کی زور که هموی استا شر کرد اکا یعنی لا رخراوی که چند صد چکداری که و استا بوتا دولتی که تندروی جهادی که همو قرصای کانی خوی قصوت سرهری میکرسان ملا خدمتی بیرو بوچون جواز کانی ودان باله بالا چه ماله گله؟ کل چم علاوه؟ بالا دیاره پیونده که داخل تماشاوان نظام بحثیان دید که گلو حتی شورمند آسایش هرما کردستان دی بیجی که پارلمان اروپا کو پیکی رک خراوکی تیروریستی دی بیجی کو پیوسته یکی اروپا الیکاریه ولاتین اروپا الیکاریه پیکی بیکن جبرگو یه پیکی لکوبانی دشارک دجوار ده لهم برای خراواتون تروا داعش دبیجی کو کرد لشونه همو دنیای شر گروپی که تاری گروپی که تند گروپی که تروریستی کو داعش دیگه و که شیورمندی جواتا آسایش هرما کردستانی وی که خویا دیگه باله درشال سلیمانیه و الان کاتب اشکاگا کرداشی سرچام که درشاد برزی برای گوری دست خوشی لخوتان و کنالکتان که برزکتان کم کاکا باله سپاس فرمو تورکش زور جوانا بلا من راستی به رخنیکم لبرز اشتان هیا من لا خدمت ده قبولی کن کار لا خدمت ده برای گوریش واسه که ملاک کاگا کار هست نکم طبعا کنالی ناتی به کنالی خومان زانیو او کسانی که لیوشی شکن کسانی زور تشکتو لیاتون برحال بس استکم تو زباسی تاکسیواننا زوری تاکسی ناو شارکان کاکا تاکسی ناو شارکان اگر بکره سبیه واری برنامه کتاب کنه او بسر چاهم قادر شات ما شيء كلا برسكان فعلا تاكسي واندا زوربو الار شيء نبي يك نزان يعني فعلا زوربو يا بردن تاني كم كان لتورك اماش برسكي جرينجا وش براستيكم الجاي اما بيسيبم زور تورانا يا امرو بله قادر شات اوش توركي جرينجا لروجاني دهات واكيد ما باسكين بله شي ما لقله هردي لچم علاوه بله ام كاتو باشا قاعد سر چام كاي كردي والله من براسي رقم عندي حزبي كرديه يا بله الرقم عندي حزبي كرديه صلاة دارة يا بله اذا لو يكلو حزباني
کە هاوکاری کۆمەکی نار بۆ کۆبانیە هەندێک لە حزبەکانی کە ئابڕین حەزبی دەسەڵات و حەزبی تازە چۆتە ناو دەسەڵاتەوە ڕخنەی لێگردوو بە مزایدەی سیاسی ئەزانی کاک هەردی ئێمە هاوکاری نانار بۆ کۆبانیە لەژێ فشاری تورکیایا بوو کە تورکیا بە فشاری ئەمریکا یەکسوێ کۆبانیەوە ئەو کاتە خۆی کرا خاوەن وەسە لەگەڵ خۆی کرا خاوەن وەسەکە هیچ ئەو کاتە بە مزایدەی نازانی لەگەڵ هێزی پێشمەرگەیە کە خۆڵەن دیاردی حەزبی بانەمێنێ لەگەڵ هێزی پێشمەرگەیە ڕەسمی کابرایەک مەلا مستەفای بەرزانیان هەڵەدا لەگەڵ عەلەوی پارتیە کەچی لەو لاشەویرکێتی پشتگیری لە جەماعەتی کۆماری کاک هەردی ئەکید تەوەری ئێمە بە هیچ شێوەیەک پەیوەندی بەمەوە نییە تەوەری ئێمە تەحدید کراوە تکایە بەڕێزان ئەگەر قسەیەکی تەبێت لەسەر تەوەری ئێمە بەڵێ سپاس بۆ تۆ بەڵێ بەرزان لەبەرەوە تەوەری ئێمە تەوەریکی تەحدیدە تەوەری ئێمە باسی پرسی کورد لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا کراوەکەیەکی لە ناوەندە زۆر بەهێزە بڕیار بەدەستەکان لەسەر ئاستی جیهان ئەم پەرلەمانە کۆکراوەی هەموو وڵاتانی ئەوروپان کە وڵاتانی بێکومان زۆر لە وڵاتانی ئەوروپا کاریگەری زۆر نەوعیان هەیە لە ئاڕاستەکردنی سیاسەتی جیهان و بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر فەڕەنسا و بریتانیا یەکێتی ئەوروپا بوون کە دوای حربی عالەمی دوام ئەم کوردستانی ئێمە لە چارچەی کۆمەڵێکی اتفاقات یا بچان بەشدا بەشکەرەوە ئێستا ئەوان دێن یارمەتی کورتە دەن ئەوێ بانگێشی بەرپرسە کوردەکانەکەن لەسەر ڕەوشی کوردستان قسە بکە تکایە باسی ئێمە لەسەر ئەوەیە شێوەرمەندی ئەنکۆڕاوێژکاری ئاسایشی هەرێمی کوردستان ئەڵێ بەغدا ڕێگیری ئەکالەوەی کە چەک بە هەرێمی کوردستان بێت حتا زەخت لە وڵاتانی ئەوروپاکە تکایە با لەسەر تەوەرەکە بێ بە تەحدید بەختیار لە بناری کوسرێتەوە کای بەختیار بەڵێ کێمان لەگەلە شیلان لە دوکانەوە ئەم کاتەوە باش بەڵێ هەموو کاتێک زۆر سپاس پرسپۆرتدان یەکەم بۆ تەوەرەکەتان بەڕاستی بەس من یەک داواکارێکم لە بەڕێستان هەیە بەڵێ تکایە باس لەسەر تەوەرەکە قسە بکە دوای داواکاری ئێمەش لە خزمەتێ مەڵێ وەڵام من پێم خۆشە بەڕێستان هیچ گرنجێک نادەن بە بەرزبوونی ناو خۆیان ئێمە جوتیارە ئەم هەموو گەنممان تەفسیری سایگۆ کردووە تا ئێستا دینارێکیان پێ نەداویت نازانین هۆکارەکەی ئەو هەموو گەنمەش ڕەوا نەکراوە ئەی چۆ گەڕاوە نەکراوە ئەی چۆن پارەکەی نایە وەڵام ئەو داواکاریمان لە بەڕێستان هەیە گەبەدەبارچوونێ بکەن و وەڵامیشمان بەڵێ ئێمە لە خزمەتداین سپاس بۆ تۆ چەندین ڕاپۆرمان لەسەرەوە کردووە تکایە بەڕێزان لەسەر تەوەرەکە تکایە کای بەختیار فەرموو کاکە ئەو کاتێ جەنابشتی باش دەستخۆشی بەرابەکە لێ دەکەم بەڵێ سپاس فەرموو برای بەڕێز وەڵی حکومەتی عێراق لەوەتی هەیە دەبات چەوسێرێتەوە لە 1970ەوە بگرێ لەوە تویەکەوە هەتا 2003 کۆتایی پێهات مرۆکو پێشبەرگەی قساکەم ئەو چەک و ئەسلحەی داعش پێیەتی هەمووی جێشی عێراقە ئەوە وای لەبەر تارەکانی یەکێتی و گۆڕان و پارتی و هەموویان دەکەم دەزەکار کێشتەوە سەکەم لە بەغدا کاکە چ بۆ پێشبەرگەی دەکەن چیا کردووە بەغدا چی لێ کاکە چی لێ بەغدا بێرە وازیان لێ بێرە کاکە واز استراتیژی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان با بپسڕێت شەڕی داعشیش تەواو بێ دەبێ شەڕی بەغدا بکەی کاکە ئەوە کێشەیەکی دێک و یەسایی قەدیمە ئەو کێشەیە چارەسەر ناکرێت مەگەر ئەوە لەناو بابەرنودەرا هیچی کە وەڵا سەد خۆزگە بە داعش باشترە لەوە داعش باشترە لە بەغدا هیوادارم ئەو برادرانی لە بەغدا دەست لە کار بکێشتەوە یانەوە ئستەکە لەوێ بۆچی چوون بەڵێ گۆران لە بەردەڕاشەوە بەڵێ کاکە کارە ئەو کاتت باش بەڵێ هەموو کاتێک دەستخۆشی وەڕامەکە دەکەم متەوەرێکی زۆر گرنگە بەڵێ کاکاری هیوادارم وڵاتانی ئەوروپا ئەمڕۆ ئەفزام ئەمڕۆ کۆدەبوونەوە کۆبوونەوە بڕیارێکی گرنگ لەبارەی ناردنی چەک بۆ هەرێمی کوردستان پاڵپشتی هێزی پێشمەرگە بکەن چونکە لەم کاتەدا زۆر پێویستیمان ئێمە بە چەکە بۆیەش بەغدا هیچ توانای ڕوبەڕووبوونەوەی داعشی نییە بۆیە نایەوێتیش هەرێمی کوردستانیش ئەو تواناییدا هەبێت کە وڵاتانی ئەوروپا پشتگیری هێزی پێشمەرگە بکەن بۆیە بەردەوام سیاسەتێکی زۆر هەڵا دەکات بەرامبەر کوردستان لە بڕینی بودجا لە ڕێگریکردن لە چەک بۆیە داواکارم هیچ لایەنێک دانوساندن لەگەڵ لایەنەکانی بەغدا نەکات لە کاتی بڕینی بودجە و هەروەها لە کاتی ئەوەش کە نایەنەوێت وڵاتانی ئەوروپا چەک بە هەرێمی کوردستانەوە بدەن وەکو بینیمان دوێنێت کە لایەنێکی سیاسی چووە لەگەر مالیشی دانیشتووە
ئەمە شتێکی زۆر زۆر خراپە کاکە کار لە کاتێکدا ڕێگری دەکات لە هاوکاری چەک و لە پێنەدانی بودجا چۆن دەبێت ئێمەش دابنیشین لەگەر ئەم لایەنە چ ڕێکەوتنێکیان لەگە بکەین یعنی ڕێکەوتنی زی کاتێک نەوێت چەک بنێرێت یاخۆ نەوێت هاوکاری بەڵێ دیارە بەڵێ بەرزان ئەمە گۆران بوو لە بەردەڕەشەوە دیارە ناوەکە بە شاش نووسراو بە لەسەر شاشە ئێستا شێروانمان لەگەلە لە سلێمانی فەرموو ئەم کاتە باش سەر چاوم دەستخۆشیتەوە لە تەکلیەکەم بەڵێ سپاس پێم وایە لەگەڵ ڕعەکەی حکوومەت عێراقیە چونکە ئێمە هەیە وەکو هەرێمی کوردستان بە هیچ شێوازێک وەکو هێزی پێشمەرگە وەکو هینی نەو نەمانتوانیوە بەڕوونی بە پاکی خۆمان ئەستۆپاکی خۆمان بۆ بەخە بسەلبێنین بۆیە من لەگەڵ ئەوەیان کە ئەوان حەقی خۆیانە هەموو شێوازێک کە ڕەفتارکەین ئێمە سەرەتا نەمانتوانی وەکو دەستور لە هەرێمی کوردستان هیچ لایەنێ لە لایەنە سیاسیەکان وەکو بەبێ حەقی دەستوری کار بکەین بەداخەوە ئێمە کە ئەیبینین هەرێم شێوازێ لە ڕاگەیاندنەکانی بە کوردی کە قساکەین بە شێوازێکەوە کە هەچینە پەرلەمان ئەچنە ئەوێ ئەو گفتوگوۆیە ئەو شێوازیان نامێنێت بەداخەوە زۆر حەز بە سستیەکەم هیوادارم بە خۆمان نافسیت بەرسەکانمان کە کارێکی جوان و شیاو بکەین بۆ ئەوەی کە بتوانین دڵی بەغا ڕازیکەین چونکە ئێمە عێراقین بەس لەوەی کوردین عێراقین بەس لەموو شتێ ئێمە خۆمان بە عێراقین و خۆمان بە عێراقیش ئەزانین ئێمە عێراقین هەبێ کارێ بکەین لە چوارچێوەی عێراقا بەدەر نەبێت ئەمە کە شتێ بکەین هەبێ شتێکی جوان پێشکەشکەین جوان پێشکەش هەموو جیانمان کردووە کە زانیمان خەڵک تا زانێت کورد چۆنە بەڵێ ئاکۆ لە سلێمانیەوە بەڵێ ئەم کاتە باش بڕێت هەموو کاتێکت داوەکەم بەڕێزی وڵی شتێکی باشە کە ئەو بەرپرسە تۆ لە ئەوروپا و لە بروکسلۆنەمان ئەم ڕوونکردنەوەنایە و ئەگەر چیەوان ڕەنگە لە ئێمە زیاتر ئاگەیان لە وەزعی ئێمە بێم بەڵام کە ئاوایە کە حکوومەتی عێراقی ئەو نەتزایەتی کورد دەکا و ئەو نەتا ئێستا فیشەیەکی نایەوە بە کورد و ئەو هەموو نەهامەتی بەسەر کورد دێنێ و ئەو هەموو تەگەی خستە داعش کە زیاتر لە تەکتیکێکی جێتێ بەڕاستی بۆ لێدانی کورد کاوان ئەوەوان ئێمەتر بە چ دڵێکەوە وەزیرەکانمان بچێتەوە بۆی و بە چ دڵێکەوە چ دڵێکمان بۆوان خۆش بێ ینی بۆچی بۆچی هەموو کاتێ ئەبێ ببوورەکەەوە ئاڵێنانی بۆ بێ کورد دەستماچکەری ئەوان بێ بۆ ئەوان بۆ ئێمە بچین دەستی ئەوان ماسکین ئەوە چەند مانگا و خەیرانەی لەم شارەیە لەم وڵاتە و لەم هەرێمەیە دروست کردووە بەبێ ئەوەی دینارێ بنێ ئەو نەتەحملمان کردووە ئەو نەیتریش تەحملکەین بەس بە شەرتێک هەچی پەیوەندێک هەیە لەگەڵ ئەو عەرەبانە ببسڕێ سەربارەی ئەو هەموو نەهامەتیە ئەو هەموو ئاوارانیان بۆ ناردوین کە هیچیان بەدڵێکی سافۆ لەم شارە و لەم هەرێمە ئێمەیانین ئەوە هەموو کوردەی زانێ ئەو هەموو شکستە ئەو هەموو شتە بەسەر کوردایانن بۆچی بچینەوە بەڵێ محەممەد لە کەلارەوە ئەم کاتۆ باش باڵێ کای محەممەد هەموو کاتێک وایە بەڕێز لەسەر ئەو مەسلەی کێشەکانی لە نێوان هەرێم و بەغدا قسە بکەم باڵێ فەرموو وڵی بیدایە نازانم یعنی ئەوانی کە کوردستان بەڕێوە بن زۆر سەیرە یعنی کۆمەڵی شتێ بیری لێ ناکەن بۆ ئەمە 2 ملیۆن ئاوارە هاتووەتە کوردستان مەفروض ئەم ئاوارانە وەکو وەرەقەی زەخت بەکاری بێن تۆ بۆ نمونە ئێمە هەموومان مۆزەف بێن ئێستا موچەی ئەو مۆزەفانە درێکە لەژێر دەسەڵاتی داعشان بەس کەچی کوردستان نازێ یعنی فرۆشتنی اعترافکردن بە حکوومەتی داعش لە حکوومەتی کوردستان باشترە کەچی داعش نەودیشە فرۆشتی بەڵێ مەفروضە کوردستان باشتر یعنی حکوومەتی کوردستان بیر بکاتەوە لە مەسەلەن یعنی تەنازولیش نەکات بۆ نمونە تۆ ئەو هەموو ئاوارانە تۆ مەفروضە بکەیتە وەرەقەی زەخت نەوەکو تەنازولاتیان بۆ بکەی دوایەوە جیاوازیەک شەیە ئەمانە زۆربیان ئاوارە نین ماڵ و مڵکیان لێوە فرۆشتن لە سلێمانیەوە و لێر خانووەکڕن بەڕاستی جیاوازی هەیە لە بینی ئاوارە و کۆچکردن ئەمانە کۆچەکەن ئاوارە نیت ئیتر پێویستە مەفروض داواکارم لە حکوومەت ئەو کێشەیە چارەسەر بکە زۆر بەڵێ باوکی یوسف لەو لێرەوە لە ڕێ ڤیدیۆ سکایپ بەڵێ کاکە کار ئێوارە باش ئێوارە باش سەرچاوا کەرم کێ ئەس وەکو پێشمەرگەیە کاکە کار بێژم المەلیکیت بگرە عەرەبە هەدەت گەتە مالیکی و عەبادی مە باوری وان عەرەبان نینە وەختێ زەعیف بن دەسەڵاتەوان نەبێت دێ پەنای بە کووردا بەن شۆرەشێت قەدیم و هەتا هەنووکە وەختێ دەستکەرتێوان هاتن دەستێوان و هاتنە سەر کورسیکێ دێ کووردا بێمنەت بن ئەس بێژم وەکو پێشمەرگەیەک حکوومەت هەرێمە کوردستانê nefta xwe bifirûşît û îlaca milletê xwe biket neft û gaza milletê xwe ziyad ket harîkariya milleta biket gel dewletê cîran Tirkiye baş e gel İranê baştir biket ew kesê li Bexdayê qet çi cara
امید اما پینینه او بیت صدا صلاته پیش عبادی بیت صلاته تقول از دی بجا کردستان قوت خلقی ریکا منو که هبر بج من گلک سایت تا تلویزیون بحث کر کمبونا انجمن وزیر های گوتی از بەڵێ هەڵمەت لە پیرمامەوە باش کاک هەڵمەت سەرچاو فەرموو باش بەڵێ دەست خۆشتەوەرەکەتان دەکەم تەوەرێکی زۆنتەنە بژاردەوە بەڕاستی بەڵێ لەمەوێ ئاماژە بە شتێک بکەم بەڕاستی نمالیکی نەحەبادی هەم سەرکردەکانی شیعە لە ئۆتەی کە حکومەتی عراق دروست بووە لە پاش ڕژێمی سەدام ئەوانەی کە دەست بەکار بوونە هەتا ئێستا سیاسەتی ئێران دەکەن بە تەئەکیدی ئێران هەموو کەس باش ئەو بزانی ئێران بە زدی کورد ئێران هەتا ماوە هەتا یەک کورد ماوە ئێران زدی کووردە ئەوە لێرە ئێران هەلەوە ئێمە بافگر بکەینەوە ئێران هەندێک میلیشا دروست کردووە ئێستا وا لە منتیقەی کەرکووک و جەلەولای بلاوە پێ کردوون مەوزوعی ئەوەشە کە ئیسرائیل وەختێک بۆ سەربەخۆی کوردستان پشتگیری لە هەرێمی کوردستان کرد ئێران زەختی لە حکومەتەکەی حەبادی کرد بۆ ئەوەی زەخت لە هەرێمی کوردستان بکە هەرێمی کوردستان بەڵێ نەجمەدی سێمێلت گەلمەیە کەرەمکە الو برا کەرەمکە مرحبا برا باش برا کەرەمکە کای نەجمەدی باش الو بەڵێ الو باش برا کای نەجمەدی چە گۆدار دەکەم کەرەمکە از مشموجة تليفون هوا نكري بشكل وقت بيجام بيشمرقت خوبخش بينا ومجال ما نبي تليفون هوا بكينا دا کەرەمکە وقت يبدا برا خو باشا بەڵێ کەرەمکە وزعتها شاي باش برا ئەم باشین کەرەمکە سەرتەوەری خديتا باش برا بو توري وجه از دفخوشي الخريج سروكي بارزالي كام بوي بيشوازي الاجانب والوان كريا ودسخوشي رونكرناوي قالك جوانكر وكي بو براخو بيجم كاس فيجا بس وقت كي بدا براخو بشكل سر مالكي از اك رونكرنا بيجم براخو هذا الزحمه نبت بله وقت خو مالكي وقت او سلاح طوف سلاح وقارع حمل ميسل وطوف سلاح هر هنا كونكر الميسل بو داعش كاس فيجا فينينا بحث مالكي بيتكرن كوبيش مالكي هو صايا آواره هنا ناف کردادا مهاجرین ناف کردادا نخوشی بودجل کردستان قطع کرد و همین مسئله بله نبست دربندی خانه ام کاته باش بله همو کاته زور سپاس تانگم بو برنامه جوانه او توری کالت هم جاردو بله فرمو داواکارم من وکو شخصی خو من کسک خو بخشی روشتوم تقریبا زیاتر لدو مانگ ل برکانی شر ل قرتبو جلولال و نوابم شرم کردو لقل داعشة وآواريكي زور خدا نزاني يسألنا دربندي خان ولا هم كردستان آواريكي زوري كا أم عربانا هيك خي كان لسرنية من جاري وابو دوانزي شد لدرب لا قرتبو بين دوانزي شد ساريكي رقم دربندي سليماني ما قلتوا اللي دو برنداري كابو هردو برندارك داعش بون هردو برندارك داعش من كاتك سارم ليكر سيارەکەی ڕقەمی سلێمانی بوو کابرا عەرە بوو لە دەربەنی خانەوە هاتبوو بۆ ئەوێ عەرە بوو کام عەرەبە لە کام عەرەبەکان بوو ئەوانەی مهاجرن ئەوانەی ئاوارن هاتنەیرە ئەوانەی کە مهاجر بوون لە دەربەنی خانەوە دانیشت بوو ئەوەی کە لە ئەو دوو بریندارەی کە پێی بوو داعش بوون خەڵکی گوندی بایزە بوون لەوێ بریندار بوون لەو لە شەڕ لەگەڵ پێشوەرگە بریندار بوون ئەگەر کاینە بەستە سەر خەت بمێنێتەوە ئەی دواتر ئیجراتی وە چی بوو دوای ئیجراتی ئەوە ئێمە خۆمان سەعات دوانزەی شەو بوو دەستمان کرد بەسەر سیارەکان دەستمان کرد بەسەر بریندارەکان لەگەڵ سێ نەفەریکان لەگەڵا بوو بردمانە لای ئەو محوەرە کە خۆمان سەر بەو محوەرە بووین بەڕێز مەردان چاوشین بوو لەوێ تەسلیمی ئەوانمان کرد دوای ئەوان ئیجراتی یاسایان لەگەڵا کردن و تەسلیمی یاسایشی کەلاریان کرد جا بەستم ئەوەیە ئەم عەرەبانەی سیخەیان لەسەر بەڵێ کاکی نەبە سوپاس بوو بەرزان خەڵک ترس هەیە لەو عەرەبانە زۆرانێکی هاتونە هەرێمی کوردستان لەبەرەوە خەڵکی کوردستان ئالێ تەجروبەی پێشووترمان هەیە لە گەلەمانە کە چەند دەستی برایەتی و پێکەوە ژیان و خۆشەویستی و ڕێزگرتن و وەفاداری بویان درێژکە ئەوان هەر وەکو خۆیەکەن قەت بەی شێوەیە قبوولت ناکەن ئەڵێن پێویستە چاودێریەکی تونیان بکرێت باسی ئەوەشەکەن دێنێرە ئیسیسمارەکەن دێنێرە خانوویەکردن دێنێرە شقە بە کاملی ئەکردن چەند قاتی شتیا بێ هەنی خەڵک لێ هەیە لەمە کە پێویستە چاودێریەکی توندیەمانە بکرێت دیاری لە سلێمانیەوە هەموو کاتێک باش قوربان بەڵێ سەرچاوم کاکە دیاری سپاس مەمنون بۆ سپاسی تەوەرەکەتانەکەم بەڵێ فەرموو
ئێمە هەمیشە خەریکی پێشبڕچێ و گفتوگۆی پێشبڕکەین بەڕاستی یعنی ئێمە پێویستمان بەوەیە کە شتێ ڕاستە بۆ ئەم وڵاتە ئەوە بکەین شتێ حقیقەتە ئەوە بکەین من پێویست بەوە ناکەم من بڵێم لەبەرەوەی لە دەڤەری سلێمانی مێران ڕاستەکە بەڵام برادرێ شمامە تورکیا ڕاستەکە ئەمانە هیچیان ڕاز نین هیچیان ڕاز نین ئەگەر سیاسەت بەو شوی ئێستا بێ هەر سوودی نابێ لەبەرەوە ئەگەر لەگەڵ بەغدایە ئەتەوێ وەزارەتت هەبێ پەیوەندیت هەبێ ئەبێ داژنیشی لەگەڵە ئەبێ چێشەشی لەگەڵا حەلبی بەڵام ئەگەر ئەتەوێ نەتبێ با بە یەکجار هەموو بکشێنەوە ئەعلانی سەربەخۆیی بکەن پێت وایە بەغدا جێ لە کورد بگرێ ئەوەی تا ئێستا بینیوێ باوەڕ ناکەم کورد توانێت هیچ شتێ بکات بەڵێ فەوزیە لە سلێمانیەوە السلام عليكم. عليكم السلام. دەست خۆش بێ مەتان لەکەم. بەڵێ سپاس فەرموو. والله من بۆ ئەم تەوەرە ئەڵێم ئێمە هەموو کورد سنی واڵایە فراوانە کوردستان بۆ بە کوردستانی عەرب ئێمە کاچین بۆ عەربستان بە سلسلە زەواڕۆین ئیساتە ئەوان بۆ بە ماڵی خۆیان بە هەموو ناوخانەوە گرن بە 10 وەرەقە بە 8 وەرەقە داوا لە بەرپرسانەکەین کە بەدادوەچوون بکەن بۆ ئەوانەی کە کرەیەکی زۆرە دەن و لە هەمان کاتیشا کەسوکاری شاهمێنەوە داعشایە بە بۆ نەعیب نە غازمان دەردەکەوێ نە هیچمان دەردەکەوێ ئێمە خزمەتیان دەکەین کەسی ئەوان ئەوەتەنە بودایان نێرێ بۆمان نە هیچ شتێک بەڵێ بەڵێ ئەوادارم سەرنجی توش گەشت بێ فەوزیە خاتون پشتیوان لە پێنجوینەوە کاکەم کاتەوە باش سەرچاو دەستخۆشی بەرنامەگە و لێکم بەڵێ سوپاس فەرموو سافر وەڵا وەکو گەنجێکی پێنجوێن بەڵێ ئەو ئاوارانە کە بڵێ پێشتەکە لە ئێران بوون لە ساڵی 2023 کە گەڕابوونەوە بەڵێ بەڵێنیان زۆرە بە خەڵی وت ئەوت ئەمەتان بۆکەنەوەتان بۆگەن تا ئێستا هیچ ئینەکیان دیار نەبووە سەرۆکی پەرلەمانی کوردستان ئێستا کە بڵێ سەرۆکی پەرلەمانی کوردستانە و سەر بە بزرگنەوەی گۆڕانە تا ئێستا لە پێنجۆنەکە وتیان دەنگمان بنێوەمانە دەنگمان ناونەتێ سەرۆکی پەرلەمان خۆی لە پێنجۆنە بەڵێنی یا بە خەڵکی پێنجۆنتی ئەوانەی کە چیان پێویستە بۆیان نەکەین من وەکو هاوڵاتی خۆم چوون بۆ لای کاگریسە وتم کاکە وەکو ئاوارەکانی ئێران ئاوڕێکمان لێبەنەوە ئەگەر شتێکتان بەدەستەوە بوو ئێستا کە بەڵێنەکانیان پێین تا ئێستا هیچ هینێکیان دیار نییە بەڵێ بەرەزان ناچارنی تەبەن ئێمە ناتوانین قسەی خەڵک بڕین بەڵام داواکارین لە خەڵک کە لە چارچەوەی تەوەرەکەمان قسە بکەن لە کاتێک ئەمە مینبەری خەڵکە خەڵکیش حەقی خوێتی گلەیەکیان لێرە بڵێن گلەیەکە خەند سوتفا و کاتە تەلەفۆن بەرەگرێ کە تەوەرێکی دیبێ ئێمە شیوادارن لای نەبەرپرسەکان گیان لێبێ بەس لە هەموو کاتێکە پێمان باشە لەسەر تەوەرەکی قسە بکرێ هێمن لە سەی سایق بارەزم کاتەوە باش مەلێک کاکێ من فەرموو قوربان بەڵای من ئێستا پێشکەمێک لە کاڵی گەڕەکانەوە گوێمتەوە بوو کە باسێک وەکراوە عەبادیڵێ بە هیچ شێوەیە بودجەی هەرێمی کوردستان نانێرم من هیوادارم دەستخۆشیش لە پارتی دیموکراتی کوردستانەکەم بە هیچ شێوەیەک هەتا ئێستا کە ڕوانی ئێران نەبووە دەستخۆشی لێەکەم چاویان ماچەکەم لەبەرەوەی ئەو هەموو عەرەبەت ڕێڕژاوەتە ئەم کوردستانەی من و ئێوە هی تۆ کەچی بە هیچ شێوەیەک عەبادی تا ئێستا هاوکاری هەرێمی کوردستانی نەکردووە نە لە ڕووی چەک و تەقەمەنیوە نە لە ڕووی معنەوی و هاوکاری وشتی واوە هیوادارم کوردی ئێمەش بەخۆیان بچێتەوە هەموو عەرەبەتڕە کەوتە لەم شارە حکومەت ئێمە دەری بکات چونکە لەبەر ئەوەی ئێستا ئێمە لە چواردەوەی ئێمە تۆ سەیری کە لە هەشت کۆڵیان کابیریت و عەرەبی تایە بڕابکەی ئێمە وەکو خۆمان لای خۆمان هەر ماڵێک و 4-5 عەرەبی تایە یانی تەواو گیرمان خواردووە ئەمەش بۆچی یانی کابرا کە وەکو هاوکاریش هەرێمی کوردستان ناگا وەکو هیچ یارتێک نادایانی تۆ عەرەبەکەش سەرەڕایەوە بێت بەڵێ بەرزان مەسرور بازانی لە چارچێوە قسەکانی خۆی لە پەرلەمانی ئەوروپا ئەڵێ هەرێمی کوردستان پێویستی بە چەکی قورس هەیە کە چەکی قورس دژە دەبابە و چەکێنیتر ڕەوانە هەرێمی کوردستان بکە ئەو چەکانی ئاڵێکە ڕەوانەکە چەکێکی مامناوەندین وەکو پێویست نییە باسی ئەوە شەکە کە حکوومەتی عێراق زەخت ئەهاتە سەر وڵاتانی ئەوروپا بۆ چەک ڕەوانەی هەرێمی کوردستان نەکەن تەوەری ئێمە لەسەر ئەمە تکایە بڵێ عەبدوڵڵا لە شکارتە فەرموو باشی کاکەکار سەرچاوم بەڕێزی ئەوە من یەک پێشنیاری بچووکم بۆ حکوومەتی هەرێمەیە کە ئەوەی عەرەبە ئەوەی
ئەوەی عربە لە هەرێمی کوردستان نێڵە لەبەرەوەی کە حکوومەتی اتحادی هیچ هەنە بێ ئەم سوالە لە خۆی کە حکوومەتی هەرێم ئەو ئاوارانەی کە ئەو ئاوارانەی ژێر دەستی حکوومەتی اتحادی بەخێوەکە ئێستا دەبێت. بەڵێ کاک عەبدوڵڵا پرسی ئێمە لەسەر زەختی بەغدایە بۆ ئەوەی چەک بۆ هەرێمی کوردستان نەنێرێ کە هەرێمی کوردستان لە شەڕێکی سەختدایە لەگەڵ داعشتەکەیە باسی عربەکان و ئاوارە و شتێوان ناکەینێمە. بەڵام مەبەستیش لەوەیە کە ئەمە وەکو فشارێ بەکاربێنێ کە کاتێک کە هەرێمی کوردستان خراە ژێر دەستی داعش ئەدی ئاوارەکانی ئێوان تیان بەسەردەی حکوومەتی عێراق هەمووی ناکەونە ژێر دەستی داعش وەکو ئێستا کە مووسڵ لە ژێر دەستی داعشدایە. زای وادارم پێشنیارەکەم بگاتە گوێی بەردستانی هەرێم و هیوادارم کە ئەو ئاوارانە لەبەرەوەی هەر تەقین و شتێک دەکرێت هەر ئەو ئاوارانە نەخۆک بەڵێ بەس هەرێمی کوردستان ئەڵێ ئەوە ئەرکێکی ئینسانی مرۆڤ دۆستی ئێمەیە کە دەرگایما هەموو کاتێک کراوە بێ بۆ هەر لێ قەومایەک لە هەر ناوچەیەکی تر بەڵام لایەنی بەرامبەرەکە تا چەند گرنگە لە نیازپاکی ئەو هەوڵانەی حکوومەتی هەرێمی کوردستان تێبگا کە وەکو خەڵک و چاودێرەکان و بەرپرسەکانی شایان قەت لێ تێناگا. پشتی ناوبەرێکی دێ بەردام بین. جاردن سەلاف تەماشاوانی نیژا بێگومان دنهادا کورد ji gelek aliyan ve li ser asê nêvdoletî Kurd beref pêşveçûneke newî bi xwedîtiya siyaseta Kurdan tê gêşna welatan siyaseta welatan heta civakên xelkê van welatan jî nek tenê nuxba siyasî û desalatdarên welatên zilhêzên dunyayê ber ku xelkê van welatan jî hemû tê geşneke milletê Kurd çi milletêke çi qehremaneke çi mezlûm e çi teedaletê tê kirin çi cînosayl derheqî vê tê kirin heta nûke jî tundrewtirîn rêxirawa tundrewa cîhanî hemû hêza xwe li ser Kurdan taqe kiriye lê qet neşî Kurdan bibezîne. Demeke de artışên deverê ji Sûriya bigire ji Iraqê bige artışa bi 10,000 û 100,000 bi îtadeke gelek pêşketî çand saeteka de harifîn û bîna sifir û hemî cilkê xwe avêtin û necmên sermilêt xwe avêtin û ravîn û îtir rewşeke hemû kutayî hat. Belê Kurd heya najî berxwe dide. Boçî li ser vî esasî Bexda heya najî rêgiriye lê welatên zilhêzên dunyayekê çekî bû herêmê didin gelo. Newzat li Bexdawa. باش کای نوزا سەر چاوم زمانی بێ تاکیدنەوە بەرنامەکەتان لەسەر تەوەرەکەتان بەڵێ تەوەرەکەتان تاکیدنەوە لەسەر پێشیانەکە تەوەری ئێمە لەسەر ئەوەیە ئەو بەغدە ئێستا تو لێ ئەم بەغدایە ڕێگیریەکە کە چەک بۆ هەرێمی کوردستان ڕەوانە بکەیت لە کاتێکا ڕێگیری لە موچە و زۆر شتی تریشەکە بەڵێ بەڵێ ڕاستە بەڕێوە ئێستا من لەوە زای بەر لەنا بەغایەنەکە تەنانەکەمە لە ماڵەوە دێنە دەوام ئەو دەشی ڕێگانی مەسکواتی بێمە دەکات تا ئێستا بەرپرسێ یعنی زابتێکە لەگەی خۆمانە تەلەفۆنی بۆ بکەین هیچ هەڵوێستێکیان نەکە ئێمە ڕزگارکەین یان شتێک هیچ یاریمەتێکمان نادەن. یارمەتیە وەکو چی وەکو کوردن لەوێ وەکو چی کوردین کە کوردین لێ لیوار ڕاستین جەماعەتی سەر و کۆمارنەکە لە کوردستانەوە دێنە بەغدایە تەشقەرمان پێەکەن ئیتر بەس ئێمە لەو سەیترە هەموو ئەشیامان پێ دەردێن جانتامان پێ دەکەنەوە هەتا ئێستاش کەسێکیش ینی لێمەی نەکۆڵەوە کاکە بەس بۆ جەماعەتی کوردەکان لێ دەکەن یان شتێک دەرێن وەڵا ئێمە بۆ ئەکەین ئێوە لە سەیترەکانی کوردستان عەرەبەکان حەزیەت دەن لۆ ئێمە ئێوە بەڵێ ئێدی بەڕێزانەوە خۆتان جێ لەم بەڕێزە بوو شاخەوان لەو لێرەوە ئەو کاتە باش بەڕێزم باشی باڵێ سەر چاوم سوپاس دەستخۆشیان بەرنامە لێ دەکەم باڵێ سوپاس بۆ تۆ سوپاس بەنسبەت ئەو تەوەرەی بەڕێزم تەوەرێکی بەڕاستی زۆر زۆر جوانە بەڵێ بس بنسبت بينما حكومتي بغداد برامبر هريمي كردستان ابانا حكومتي رابا بين عرب براستي بواقعي الشيعة لا لا كل لا ما لي فيش صار صلاتي بيني يا اخواري ما سامو لا اذا كانت سواس انا كما هم نوعك بلا بنسبت براسي ما لي شيء او بزي بدايه ما دا داشي او تشك وصل ايدا ما اثر ذات ما شو دا داشي راو كل بيكل اما كذا بين لا ارسل عجدبين ادري السلام عليكم انا مسألة ناخذ يعني هرسل عجدبين بيز عربي كذا براسي يمينك بخم شخص في الجنة إرهابية وأماري لحوليريا ما ذكر لا تكلم من ذكر لا من مصر كان ما دفاع إلى ذكر يعني إذا بصها ما باكو ذلك نيش كإثباتنا براسي بيتابو يعني حكومة العراق تكا حكومة يعني شيعة يعني تشرزي كل ذا كان يدو حربي يعني بزني إيدي لا هل أولادك كل شيء أنا بزمن من داري كان براسي ثور كلاتي وعرباتي مثل دولات عربي لكل دوره فاسو تشيء غيره بس خوشي برنامج كذا كم زوج أسبوع شێرزاد لەولێر باڵێ کا شێرزا فەرموو هەر بژیت ئەو بەرنامەی باڵێ کاتە باش هەموو کاتێک
دەستخۆش بۆ بەرنامەکەت بەڕاستی ئێمە چاوەڕوانی هیچ شتێ لە حکوومەتی عێراق ناکەین هەتا گوێستاکە چاوەڕوانیەوە پێ ڕێگری بکە لە چەک و یان ڕێگری بکە لە بودجێ هەرێمی کوردستان لەبەرەوەی عێراق لەوەتی هەبوو هەتا ئێستاکە دژمنێکی سەرسەختی خەڵکی کوردستان بۆ بەتایبەتی کورد من پێم باشە وەکو ڕێی خۆم وەکو هاوڵاتیەک پێم باشە ئێمە بە جا ببینە لە عێراقیتر هیچ کاتێ چاوەڕوانی دەستی عێراق ناکەین بە موچە یان بە پارە یان بە هەر شێوازێکی تر بێ ئێمە چاوەڕوانی دەستیەوە بکەین پێم وازە بەڵام کاک شێرزاد بەغدا بوو فشارە خاتە سەر وڵاتان کە یارمەتی سەربازی هەرێمی کوردستان دەدەن مەبەست لەمە چییە؟ حەقی خۆیەتی ئەو لەبەرەوەی ئەو دژمنێکی سەرسەختی کوردستانە ئەیتر تۆ ئەبێت چ چاوەڕوانی لە دژمنەکەت بکەیت بە تاکیدەوە ماسێکی شەرعی خۆیەتی ئەو بە هاوڵاتی پلە دەیش قبوڵت ناکە نەک پلە دوو بەڵام ئێمە خۆمان هەڵواسیەوە بە عێراقەوە پێم وابێ جیاببوونەوەی ئێمە زۆر شتێکی باشە و شتێکی زۆر چاکە بێ بۆ هەموو خەڵکی کورد. بەڵێ نەبەست سلێمانی ئەلۆ کاتۆ باش بەڵێ کای نەبەست هەموو کاتێک باشی سواس دەکەم فەرموو بەنیسەر تەوەرەکەەوە بەڵێ من وەک پێشمەرگەی ئەختاکەم پێشمەرگێکی لیوای 5 لە سلێمانیەوە حالێن سەر لە ماڵەوەی دووبانیە گەڕێنەوە بڵین بەرەوە جەلەولە بەڵێ منیسەر ئەمە عارەبە شۆڤێنیانەوە ئێمە و ئێوارەیە کە شکای بڵین لە جەلەولە بڕوا قەناعەتەکەی بە ژن و بە مناڵ و بە هەر هەمیەوە نییە تەقیان لە پێشمەرگا کرد چەندین پێشمەرگەمان بەدەستی ژنیان شەیر بووە بەدەستی مناڵیان شەیر بووە کە ئەوەسا ئێمە ئەم هەموو عارەبە لێرە خزاوە لەم سلێمانیە ڕێزیان لێگرین احترامیان لێگرین کەس نازانێت چین چکارن لە شۆ هاتوون لێپرسینەوە نیە لەگەڵیانە خانووە گرن بە 10 وەرەقە بە 20 وەرەقە بە 40 وەرەقە بێ ئەوەی ئیشێ بکەن کاسبیەکەن ئەم پارەی لە شوێنن چێ بۆیانێنێ چێ سەرپەرشتیانەکە ئیتر کاک نەبەستی وادارم سەرنجی تو بەلای نەپەیوەنددارەکان گەیشت بێت بە سەدان هزار ئاوارەی عەرەب ئێستا لە کوردستان لەوانەیە هەبێ دەهان سەدان هزار لەبەرەوە زیاتر لە ملیونێکە زۆربەیان عەرەبن بێگومان تا چەند گرنگە ئەمە کۆنتڕۆل بکێ خەڵک ترس لەمە هەیە محەممەد ئاکرێت گەلمەیە گەلێک سوپاس کار دەستخۆشیت بکەم و گەرتەوەێت هەرچەنە تەورێتە گەلێکی گەرەنگە بەس بێ سەر تەورەکە باوەم گەر دەخۆزاری بورینش بەزێ ئینشاءالله دێ سەرێ سەراغبین بەێ سەبارەتە قۆی مقۆی مەیاکرێ سیویدارم دەخۆدش لەوانی تایوانی دار بکەم کەمەوەی بێتە ئەزیراکرد بوو 20 ساڵی دیکە چونکی کەسەکە حقیقت جێ خۆناف دڵێ هەمی خەڵکێکی دایکرەی و خەڵکێکی پێرازیە و جێ دەست توی دیارە ناف ئاکرێ هەمیە و تیویدارین خەڵاتێک بێتە خەڵاتێکی تایبەت بێتە ئامادەکردن بۆ بێ قۆی مقامی چونکە ئەگەر تۆ بێ ساکی ئاکرێ گەلە کاتێک گۆڕان ئاکرێ بە 4 ڕۆژێکە بێ قەزا ینی نۆبێتە 4 ڕۆژێکە ساڵێکە سێکی وە ساکی مەشروعەتی هەندێک بەرچاو بۆ خەڵکی کرێ یعنی تیویدارین ڕێزەک تایبەت بێتە گرتن و ماویش بێتە زیادکردن چونکە خەڵکی ئاکرێ ئەگەر تۆ بێ ساکی هەمی پێرازینە ینی مادام پێرازینە بێت ئەویش پێرازی بین و ماویشی بێتە زیادکردن بۆ چەند ساڵ بەڵێ کای محەممەد ئەوە پەسناتە بۆ قەی مەقامی پێیامەتە گەیشت و لەسەر تەوەری بله سبارت به تواری هرچند گرد خوازه لی برید که بس نوقتش گرد بس هیوی دارین البغدا او کسی وقتی چوال ویره او لیجنیت می چویره ام بپر بله حکمت شیخان گربه کرم که کاک حکمت شیخان شوان ئاکرێ کاک شوان لە ئاکرێت گەلمەیە کەرمکە خێرە با بوو پەیوەندی بوو ناهێنە وەرگرتن کاک ئەلی با بزانین تو لەسەر خەتی کاکە کار دەستخۆشی لە هەموو تەوەرەکان دانەکەم نەگەم تەوەرە بەڵێ زۆر سپاس بەڕاستی ئەوەی کە من ئێمە مەگلەی لە مالیکیەکەین وەختی ئێمە خۆمان وسمان مسعود من پارتینی کەوەسی کات وەسبی ناکەم وەختی مەسعود بەرزانی ویستی مالیشی لا بەر ئێمە لێرە پشگیریمان لە مەسعود بەرزانی نەکرد ئەمە وەختەکەی ئەمە شتەکەیکە هاتۆ ڕێمان بەڕاستی مستحقین مالیکی هەرچیمان لێ بکە بە وەسیلەی مستحقین و دەستیشی خۆش بێ ئێستا ئێمە چی لەگەڵ مالکی دانیشین ئەم میلەتی کوردی داماوە ئێستا داماوی دەست مالیکیە ئێستا ئێمە پشگیری لە مالیکیەکەین بەڕاستی زۆر عیبە من دەڵێم ئێستاش واز بێنن لە پارتی
با تۆزێ لە پارتینا لە کاک نێچیر یەکەم کاک قوبات وازیان لێبێنن داوا لێکی پارتیەکەم وازیان لێبێنن با بەڕاستی دوو کەسی زۆر زیرەکەن با دەست بە ئەم بەڕاستی ئیش لە بۆ وڵاتە بکەن ئیش بۆ ئەم میلەتە بکەن بەڕاستی من دەستخۆشیان لێکەم هێوادارم حیزبەکانیان وازیان لێبێنن لەمە زیاتر پشگیریان بکەن نەک دژایەتیان بکەن دەستخۆشی لە جەنابشتانەکەم وەڵێ سپاس کوردە لە مووسڵەوە. الو السلام عليكم. عليكم السلام. باش بريس. قالك سباس كرمك. بله من أمر لسر أو قسم كبراسي جمعة كتوركان تنكلاوية مجال منابع كتلفون كم ببورا. بله ما لخدمت بالام تولانا ومخودي مصري استا. بله لمسلم. ايه كان راوشي موصل تو زي بابا ما باسكي او اشتي كاتب غسيل سر او داعش وشتاني يعني لمستشفى كان لمدرسة كان يعني هو تك وشتان دانا و من زور سكان ناس مدرواني زور هين شهر زوجتيان نبوما يعني بس تشتي كلام سبعش راس داعش تيرورز بي لسر حق بدروزن بهاشتك بي مهمة ويا علاقة كلا إله إلا الله يتابو قابلة بيجمرجا كارجات بيلا قوا كان على كانش بيجمرجا بشيء دزان كيك لنا كان إخوي جوريا أما دروستا ها هذا خطلم دعا وش إيو كنالي أنا أخي كملتي كورتان خوشوي ملتي كورتان خوشوي قالوا نجتماعي خوتان خوش ابوتي عيني او خلقتان خوشنا لكاتك او خلق لسانه وهشتي مسلمانه قران بله تكايا برس اما اشتكي شخصيه اما مسلماني لكردستاني زور اديان ونتويتر هي اما باسي ناموصل لكن للراوشي ناموصل لسايي داعش كان استا چونه امنيتي موصل چونه جاني روجاني خلق چونه تو لا ناموصل بله سەرنجێکی زۆر نازانم تە لە ناوسەوە مازانی بوومان بەحسی ڕاوشی بوو سەلەکە مەسەر هێدین و ئەمە شتێکی تایبەتە بە ئینسانەکەوان ڕەبتە پێویست ناکات ئینسانە ئێلانی خۆی بکە چێچی نییە و نوێشەکە ناکە ڕۆژەیەگیرێ مەسیحیە کوردە نازانم چێتە دوای بەڵێ چێمە لەگەلم عەبدولستار گولی جاخۆ السلام عليكم. عليكم السلام. شلوني بلاد ماشي هكر؟ كاك عبدولستار از gelek باشم و تو چاوای؟ يلا وسهلا. كرمك قال لك سباس. صفاتها تولدت كم اس جابت ماتشي قال حاج زامبيتك الراستي. قال لك سباس. كرمك. تولدت جي سبب كده كيجاره من زيت دقيقه سوي تقريبا باخذ. بله. الراستي ما بينما بغداد ما قال مشكلة هي ما زيت ديوالك كنا بين خمسة في عقلة تشيكين جبرلين ماستري. ام سر دیواری به می دیواری راجی ام چه حقا نبینی بلا چاوی من بابا نبت آقا من آقا زیرینه بلا چاوی من صحرای نبت یعنی به همین مش صحرای بیت الاب آقا زیرینه ما خدا نفتین خدا ظلامی خدا پیشمرگنه ام خدا جغرافینه بلا چاوی من عراقی نبتن چاوی من بجای عراقی نبتن ما بجای خوی هی ما آقا زیرینه هی ما جمع جای خویت هی بلا چاوی من کسی حقا له اشترانا بالضغط خودی را تنکیر دایت الماء ابي تقولنا بعض ببريكا حاضر بس ببريكا تجيكن ضد فهمت وين ضرب ببريكا البغداوي تجيكن وان قش بينادي ام محمد بيريت كان البريكا وان بتن ولی برزانەوەی تێبینەکرێت لە چارچەی تەوەری من ئەمڕۆ خەڵک زۆر پێچەوانەی جاران زۆر هەبووتە ئیدیان لەوەکە کە دەبێت لە بەغدا بمێنێ بەڵام ئێستا خەڵێکە لێ دەبێت لە بەغدا جیا بێتەوە کورتەوە و لە بەغدا واز بێنێ لەبەرەوە بەغدایش نیەت پاکێک نییە لەسەر هیچ ئاراستەی تەنازل بکۆر بکان خواستەکانی کۆ لە بەرچاو بگیرێ ئەمە خەڵکی قسەکە لە هەردوو تەوەری بەرنامەکەی منە سەرنجی خەڵک بووە ساڵح لە شاری سلێمانیەوە سەیدام کاتت باش سەرچاوم هەموو کاتێک چاوەکانت خۆش بێ دەستخۆشی بەرنامەکە دەیەکەم زۆر سپاس من بە ڕای من مانەوەی ئێمە لەگەڵ عێراق بێهودەیە لەبەرەوەی لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە بۆ کورد نەهامەتی بووە قەتڵ و عام بووە نانبڕین بووە بە تەسەور و بۆچوونی من قیادەی عێراقی یان قیادەی عەرەبی لە عێراق گەیشتون بەو قەناعەتەی ئەو پێگەی کە ئەمڕۆ سەرکردایەتی کورد هەیەی لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمڕۆ مەسرور بارزانی لە یەکێتی ئەوروپا و تارەی پێشکەش کرد بۆیە ئەوان گەیشتون بەو قەناعەتە کە ئێمە جارێکی تر لەگەڵەوان هاوبەش نابین بۆیە بڕیاری خۆیانیان داوە بەڵام من یەک پێشنیارم هەیە بەڕاستی یەکریزی کورد زامنی بەدیهێنانی دەوڵەتی کوردیە ئەوەی شوێنی ملاحەزە و داخە سەیرەکەی حزبێکی سیاسی لە باشووری کوردستان ئەچێ بۆ بەغا یعنی ئێمە پاش ئەوەنە ساڵ نەگەیشتوین بەو قەناعەتە ئەم پیاوانە نە مەسەلەکە عەبادیە نە مەسەلەکە مالیکیە نە عەلاوی و نە جەعفەریە ئەوان بۆ خۆی بڕیاریان داوە کە بەڕاستی وەکو سەدام بیر بکەنەوە بەرامبەری کورد بۆیە حەقە ئێمە
بەێ وەکو سەددان بیر بکەنەوە ئەڤین هەولێرێ هەموو هەواڵەمەیە بەردەوام بەڵێ کەرم کە بزانانی ئەفریکا چ بێژە سەرتەوەرێمە بەڵێ بارە باش کاکار بەڵێ ڕاستیکە کە کارتەوارێتە گرنگی دەبیمە ئەمە وڵاتی هەرێمە کوردستانی پەیوەندی کردبان ئەمە گرنگی بەتەوارێدا بووە بەس بەداخەوە کەسێک دێ پارکێکی بارکێکی دەکومە تەلمێت کوردی و ڕاستی جێ دڵخۆشی هەمە وڵاتیەکی لە هەر جێکی کوردستانی بیتن ئەڤروکە کوردێک بچیتن وەکو سەرۆکی ئاسایشە هەرێمە کوردستانی بچیتە پەرلەمانەکە وەتو وامەزن و گرنگ و بەحسێ کووردا بکەتن گرنگی بدەتە کووردا کورچونە نەتەوێن هەفگرتی بەسی کوردان کردە کۆچ کاسپی کوچکە ئەلیزێل پرانیا وڵاتین ئەوروپا بە تشتێکی حقیقەتە بە تشتێکی ینی وسای غەریب نینە بەس گرنگا ڕەوشێ و گرنگا خفتنە دنهاتە بەڵێ بله بگومان که هکار بسک مجال زره کرم که هکو ام هولتی بزانین ام همو عقلین هبیتن ام دزانین که قصا بنامالا بارزان بونمونه قره و یانیش نبید و دی چند گرینگی دن بو هریما کردستانی ام نچین دو قولی راوسین برام بردجمنی خو ام بچین حزب بچتا بغدا بجیته برجه ببره بسرو که هریب بلا نفتی نفروشته دولتا کی بی بەڵێ لێش بیراتانە چیت کوردە گۆجارانینە و بالیوسخانەکە ئەوروپاژی دەرگە خۆش بەرپرسێتان ڤەنەگر نها کوچکن وڵاتین ئەوروپا کوچ کاسپی و نەتەوێن یەکبووی جوواتا و لەکاریە و هەموو ناوەندین بڕیار بدەستین دنیای وەختێک سەرکردین کوردان چەند مینا ڕئیسێ دەوڵەتێکی فەرشی سۆر بۆڕاتەخن و پێشوازیە لێ دکەن و گۆداری ئەخناتکەن یەکەتی ئەوروپاژی نەک بتنێ جارێکە لەیلا زانا سیاسەتمەدار لەیلا زانا ساڵح مسلم gelek berpirsên dinyên Kurdan jî pêştir wêrê daxwazkirine axiftinên xwe gotine. Di navêjda serokê Anko Şêwermendê civata Asayişa Herêma Kurdistanê çêwêrê ku axiftinên pêşkêş kir bêguman axiftinawêjiyekê ji layê Yekîtiya Ewropa ve taybetî di rewşa niha da bi cidî hata guhdarîkirin îtir praktîzekî li Niyemay kaya çandê Yekîtiya Ewropa dê xastên Kurdan jî bêcî biket pêtir alîkariya Kurdan bike ku çavên Kurdan bêguman li alîkariya wan e. Bale berzan ta sibeyne babetekî gerimtir hîwadanî serincê xelkê Kurdistan beşiyekî giştî gêştî bêt manawî ême li Bexda لەگەل بەغدا لە چارچوێ عێراقی ئێستادا چ مانایەک هەیە وەکو خەڵکەڵێ چ مانایەک هەیە لە کاتێکە ئامادەنیە چێک کە لە وڵاتان لە خێر و بێریە وڵاتانەوە دێن بۆ ئێمە ڕێگیری لەکرێن موچە ناهێت قەیران لە دوای قەیران نازانم چی و احتراف نەکردن و تا دوای خەڵکەڵێ ئیتر هیچ ئەساسێک نەما ئیتر سیاسەکانمان چون بیرەکەنەوە ئیتر سەرنجی خەڵی چون وەرەگرنەوە لەسەر خۆیان نامێنێتەوە لەبەرەوە قەرار لە دەستی خۆیاندا ئاخیرن ئەمی ویدارین سەرنجەوە گەشت بیت هەتا سبێ لێرە خزمەتاتکە نێوار باش